ئینستاگرام ئەو بەرنامەیەی دوای 2 ساڵ بە 1 ملیار دۆلار فرۆشرا. هەندێک کەس کاتێک باسی سەرکەوتن دەکرێت پێیان وایە کە سەرکەوتن تەنها دوای ئەوە دێت کە تەمەنێکی زۆرت هەبێت، بەڵام ئەوە هەرگیز پێوانەیەک نییە. لە ڕاستیدا جیهان پڕە لە چیرۆکی سەرکەوتنی ئەو گەنجانەی کە هەمیشە لە هەوڵ و کۆششدا بوون. ئێمەش ئەمڕۆ باز لە هەوڵ و بیرۆکەی گەنجێک دەکەین کە توانی بەرنمەیەک دروست بکات کە لە هەموو جیهاندا بەکارهێنەری هەبوو. ئەو گەنجەش کێڤین سیسترۆمە کە بە دامەزرێنەری ئینستاگرام دادەنرێت. کێڤین لە ساڵی 1983 لە ئەمریکا لەدایک بوو. هەر لە منداڵیەوە ئارەزووی کۆمپیوتەر و جیهانی تەکنەلۆژیای هەبوو. لە دوایەوەی قوتابخانە تەواو دەکات دەچێتە ویلایەتی کالیفۆرنیا. لەوێ لە بواری زانستی بەڕێوەبردن و بەرەمهێنان لە زانکۆی ستانفۆرد دەست بە خوێندن دەکات. لەو ماوەیەشدا ئەوەی تەنها مێشکی سەرقاڵ دەکرد بریتی بوو لە خوێندنەوە لەسەر زانستی کۆمپیوتەر و تەکنەلۆژیا. کێڤین لە ساڵی 2006دا زانکۆ تەواو دەکات. بۆی زیرەکیەوە بانگێش دەکرێت بە بەشداریکردن لە کۆرسی تایبەت بە بەڕێوەبردن و کارگێڕی. لەوەشدا سەرکەوتنێکی باش بەدەست دەهێنێت. دوای ماوەیەک لە کۆمپانیای گۆگڵ دەست بەکار دەبێت. بە ماوەی 2 ساڵ لەوێ کار دەکات، بەڵام دواتر واز لە کارەکەی دەهێنێت. دەست دەکات بە خوێندن لە بواری زانستی کۆمپیوتەردا. لە بواری سیستمی کۆدینگدا دەستێکی باڵای دەبێت. چەندین پرۆژەی بچووکی پێدروست دەکات. بەڵام یەکەمین کاری ڕاستەقینەی بریتیە لەکردنەوەی کۆمپانیای نێکس ستێپ لەگەڵ هاوڕەکانیدا بە یارمەتی گوگڵ. ئێستا با بپرسین کێڤن چۆن بیرۆکەی دامەزراندنی بەرنامەی ئینستاگرامی بۆ هات. بازدەوە دەکرێت کە کێڤن و هاوڕێکەی بەناوی مارک کریگەر هەمیشە سەرقاڵی لێکۆڵینەوە بوون لە بوارەکەدا تا ئەو کاتەی بیرۆکەی دیزاینکردنی بەرنمەیەکیان بۆ دێت کە ئامانج لێی بریتە لە بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆ تێدا. هەروە خزمەتگوزاری ئەوەی تێدا بێت کە ئەندامەکان بتوانن هاوڕێزیات بکەن یاخود کەمی بکەنەوە. بۆ ماوەی 2 مانگ بەردەوام بوون لە کارەکەیان و هەمیشە هەوڵیاندا کە شتێکی جوان دروست بکەن. دوجار توانیان بیرۆکەیەکی سەرەتاییان دەست بکەوێ و بەرنمەیەک دروست بکەن و ناوی لێ بنێن ئینستاگرام. دواتر لە مانگی تشرینی یەکەمی ساڵی 2010دا ئەو دوو هاوبەشە توانیان بەرنامەی ئینستاگرام بخەنە ڕوو. سەرەتا تەنها بۆ بەکارهێنەرانی سیستەمی iOS بەردەست بوو. دواتر لە مانگی شوباتی ساڵی 2011 ژمارەی بەشداربووان لەو بەرنمەیە گەیشتە 1.75 ملیۆن کەس. ئەوەش ژمارەیەکی باش بوو بۆ بەرنمەیەکی سەرەتایی. ئەو سەرکەوتنەش بۆ هۆی ئەوەی کۆمپانیاکە لەلایەن کۆمەڵێک ڕێکخراوی بەرهەمهێنانی جیهانیەوە بە بڕی 7 ملیۆن دۆلار پارەدار بکرێت. دواتر کۆمپانیاکە بە شێوەیەک بڵاو بوویەوە و بە شێوەیەک پەرەیسەند کە لە ساڵی 2012دا نرخی کۆمپانیاکە بۆ 500 ملیۆن دۆلار بەرز بوویەوە و ژمارەی بەشداربووانیشی گەیشتە 30 ملیۆن کەس. لە هەمان ساڵیشدا مارک خاوەنی فەیسبوک ڕایگەیاند کە بە ملیارێک دۆلار بەرنمەکەی کڕیوەتەوە. لە ئێستاشدا بەرنمەکە خاوەنداریەتیەکەی دەگەڕێتەوە بۆ کۆمپانیای مێتا.